بەپێی ئەو زانیاریانەی دەستۆڕی مافەکانی مرۆڤی ئێران کەوتون تا ئێستا بەهۆی خۆپیشاندانە ناڕەزاییە سەرتاسەریەکانی ئێرانەوە لایانی کەم 304 کەس کوژراون و لە نێواندا 41 منداڵ بە تەقەی هێزە ئەمنیەکان کوژراون. لە کۆی ئەو 41 منداڵە نۆیان کچن. ئەو 41 منداڵە هەمان تەمەنیان لە خوار 18 ساڵەوە بووە. هاوکات کوشتنی زیاتری کچانی لاو لەلایەن هێزەکانی ئێرانەوە نیگرانێکی گەورەی بۆ ڕێکخراوەکانی مافەکانی ژنان لە ناوخۆ و دەرەوەی ئێراندا دروست کردووە. هێزەکانی ئێران خانمانی ئێرانیان کردوتە ئامانج بۆ ئەمە بەستە خانمە چالاکوانی مافەکانی ژنان بەیان زەندیمان لەگەڵدایە. بەیان خانم کاتت باش. بەیان خانم زۆر سپاس. بەیان خانم دوا بە دوای کوشتنی ژینا ئەمینی شەپۆلی ناڕەزایەکان لە شارەکانی کوردستانەوە نزیکەی سەر لەبەری ئێرانی گرتەوە دژی کۆماری ئیسلامی. هاتنە سەر شەقامەکان و تا ئەم سەروەختە ئەو ناڕەزایەتیانە هەروە بەردەوامە. بە بڕوای ئێوە بەشداری ژنان چەند گرنگ بوو؟ هەروە کازانن ئەمڕۆ 53 ڕۆژی تێپەڕ کرد لە ئاخێزی جەماوەری لە دژی کۆماری ئیسلامی. بڕوای من هاتنە سەر شەقامی ژنان ئەمڕۆ توانی دوای 43 ساڵ نابەرابەری ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ ژنان ئەمڕۆ ژنان توانیویان دوای 43 ساڵ دەنگیان بگاتەوە جیهان و هەروەها کە بینیمان لە کچی بان 10 ساڵەوە بیگرات تا ژنێکی بە ساڵات چوو کە بە ئەسا دەڕواتە ڕێگا شعاری مەرگ بۆ دیکتاتۆر و ژن ژیان ئازادی دەیژنەوە لە شەقامەکانی ئێراندا و ئەمە ئەگەڕێتەوە بۆ 43 ساڵ نابەرابەری کۆماری ئیسلامی کە بە ژنانی تەحمیل کردووە و هەروەها کە بینیمان دوای گیانبەختکردنی ژینای کوردستان ژنان لە شاری سەقز لەسەر گۆڕەکەی ژینا ڕوودەریەکانیان لابرد و بە حجابی زۆرە ملی نەیانود و مەرگ بۆ دیکتاتۆریان وتەوە و تا بە ئێستا ئەم ئاخێزە جەماوریە بە بەشداری بەرینێکی ژنان بەردەوامە و هەر بەردەوامیش دەبێت. بەڵێ باشە، دروشمی ژن ژیان ئازادی تەنها دروشمێکی ئاسایی نەبوو. تەواو پەیوەندێکی قوڵی هەبوو بە ئازادی و سەرکوتکاری و ئیرادە و ستەمکاری لە ئێراندا. ڕای تۆ چێ لەوارەوە؟ بە بڕوای من شعارێکە کە شعارێکە جیهانی بوەستە. ئێستا سێر بکە لە 25 قاڕەکەی جیهان ئەم شعارە دەوترێتەوە و شعارێکە کە ئەتوانێ بوو بە نەمادێ بە بڕوای من. ئەم شعارێکە جیهانی و بوو بە سۆمبۆلێک بەڕوای من بۆ ژنانی جیهان. هەروە کە ئەزانن ئەم شعارە لە کوردستانە و سەردریا و هەروەها کە ئەزانی لە ئێرانە دەوترێتەوە و هەروەها کە باسم کرد ئێستا لە ئەوروپا ئەو شعارە بۆسە شعاری ڕۆژمەڕە لە ناو ناڕەزایەتیەکانە لە دژی کۆماری ئیسلامی و لە دژی دیکتاتۆر. بەڵێ باشە، دوای مین پەیامی ئێوە چێ بۆ خانمانی ڕۆژهەڵات و ئێران لەو سەروەختەدا کە خۆپیشاندانە ناڕەزایەکان زیاتر تاو دەسەنێت و هێزەکانی حکومەتیش دڕندانەتر ڕوبەڕووی خەڵکی ناڕازی بوونەتەوە؟ بەڵێ بەداخەوە باستان لە سەرکوتەکانی کۆماری ئیسلامی کرد. بەداخەوە زۆر لە ژنان کوژراون، زۆر لە ژنان دەستگیر کراون و حتا کچی ژێر تەمەن 18 ساڵمان بەدەستیاری هێزە سەرکوتکەرەکانی کۆماری ئیسلامی کوژراوە و دەستگیریش کراون. پەیامی من بۆ ژنانی کوردستان و ئێران ئەوەیە بەڕاستی ئەمڕۆ ئێمە ئەتوانین بە یەکگرتووی بە هاوپشتی یەکترین کۆتایی بێرین بە زەڵمۆزۆر و ستەمێکە لە ئێران و لە کوردستانە حاکمە لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیە کە 43 ساڵە ژنانی ئێران بەڕاستی لە دەست ئەم ڕژیمە نەگریسە و ئاسودگیان نەبووە و ڕۆژ بە ڕۆژ ستەمیان پێ تەحمیل ئەکرێت. بە بڕوای من ژنان ئەمڕۆ ئەتوانن نەخشێکی زۆر گرینگیان بێ لە ئێعترازات و لە خۆپیشاندانە هەروەها کە لە دەستپێکی قسەکانم باسم کرد ئەمڕۆ بە بەشداری بەرینێکی ژنان توانویان دوای 43 ساڵ دەنگی خۆیان بە جیهانا بگێنن. بەڵێ باشە، پرسیاری کۆتاییم بە کورتی کۆماری ئیسلامی ئێران بۆچی زیاتر خانمان دەکاتە ئامانج
لە گرتن و لە کوشتن و لە ڕەفاندن و لە بریندارکردن. کۆماری ئیسلامی هەروواکە هەمومان ئەزانین سیستمێکی دژەژنە سیستمێکە کە لە هەمیشە لە ئاخێزی ژنان ترساوە بۆیە هەروواکە ئەزانین قوانینێکی هەستکە ژنان هەمیشە تحت سدەم قرار ئەگرن و هەمیشە ژنان بۆ حاشیە ڕاونراون بۆیە ترسی هەت ترسەکە ئەوەیە کە بینیمان هەمومان بە مەرگی ژنان تووڕە بوون ژنان هاتنە سەر شەقام و جمهوری ئیسلامی هەر لەو ترسە ئەترسیا کە ساڵهای ساڵە کە بۆ شێوە خەریکە ژنان بە هەر نوعی کە بۆی بکرێ ستان بەسەر ژنانە تەحمیل ئەکا و ئەمە ئەگەڕێتەوە بۆ ترسێک وحشتێک کە جمهوری ئیسلامی ساڵهای ساڵە لە ژنانی هەیەی. بەڵێ زۆر سپاس بۆ کاتەی پێت بەخشین هەر بژین. زۆر سپاس بۆ ئێوە بۆ داوەتەکەتان هەر بژین. زۆر سپاس.